ئەو کاتت باش خوێندکاری ژیر لەگەڵ وانەی بیرکاری بۆ پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان. گەیشتمە لاپەڕە 20. لاپەڕە 20ی ئەو کتێبە گەیشتمە بابەتی ساغ بکەوە. بیر بکەوە و گفتوگۆ بکە. ببورن بیر بکەوە و گفتوگۆ بکە بەوانەکەتدا بگەڕێەوە تا وەڵامی پرسیارەکان بدەیتەوە. پرسیاری ژمارە 1 ڕوون بکەوە. کەوانەکان لەکوێ دادەنێی تا هاوکێشەکەت دروست بێت. لێرە پێویستە کەوانە دانەین هەتا هاوکێشەکە دروست بێ. یەکەم جار دەبی بزانین هاوکێشە دروست بوون واتە چ، مانای چییە؟ هاوکێشە دروست بوون واتە لای ڕاستی هاوکێشەکە، لێرە هەتا ئێرە لای ڕاستە کە ئەژمێر دەکەین پێویستە بکاتە لای چەپ، واتە لای ڕاست پێویستە بکاتە 8 چونکە لای چەپ ئەژمێر ناکرێ، هەر بەخۆی 8 دەستکاری ناکرێ، بەڵام لای چەپ لای ڕاست ئەژمێر دەکرێ. دەبی کەوانەی بەو جۆرە دانەین کە پاش ئەژمێرەکە وەڵامەکە بکاتە 8 هەتا هاوکێشەکە دروست بی. با بزانین کو. لێرە کەوانە نییە، ناچارین بە خۆمان کەوانەی دانەین. ئەگەر هاتوو کەوانەکەت لێرە دانا لە دەوری 140ەکەی، ئەو کات دەبی ژمارەکانی ناو کەوانەی ئەژمێر بکەی، واتە 100 دابەش 40. 100 دابەش 40 دەکاتە 2 ژمارەی تەواو 5 2.5. پاشان 420ەکەی کەم 2.5 ناکاتە 8. لەبەر هەندێ جێی کەوانەی لێرە نییە، جێی لێرەیە. ئەگەر جێی لەوێ بی واتە ئەژمێرکردن لە ناو کەوانەی یەکەم جار کەمەکەی دروست دەکەین 420 سەدی لێ بڕوە دەکاتە 320. ئەو جە دوایە دابەشی 40 دەکەین کە 320 دابەشی 40 دەکەین، ئەنجامەکە دەبیتە 8. لای چەپیشمان بەخۆی هەر 8 کەواتە هاوکێشەکە دروست بوو، لای ڕاست یەکسانە بەلای چەپ. بگەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری ژمارە 2 بڵێ دوا کرداری پێی هەڵدەستیت بۆ دۆزینەوەی بەهای بڕی کامە بڕ 7 کۆ 8 کەم 2 توان 3 دابەش 4. واتە کامە کردار پێش کامە کردارێەوە دواهەمین کردار چییە؟ نەک یەکەمین و دووەمین، دواهەمین. ئەمن لێرە با بچم کردارەکان ئەنجام بدەم. لێرە نووسیتمەوە ڕیزیەتی کردارەکان پێش هەمووشت ئەگەر کەوانە هەبوو کەوانەکان ئەنجام دەدەین، ئەگەر نەبوو هێز یان توان ئەنجام دەدەین. لێرە هێز هەیە، ئەوە هێزەکەیە، پێش هەموو شتێک ئەوەی دروست دەکەین، بەڵام دەبی هەفتەکەی بینمە خوارێ
کۆیەکەی بینمە خوارێ، هەشتەکەی بینمە خوارێ، کەمەکەی بینمە خوارێ. لێرە ڕاوەستم ئەژمێر بکەم 2 توان 3 واتە 2 جاران 2 جاران 2 یەکسانە بە 8 دەکاتە 8 دەنووسم 8. ئەوجە دابەشەکەی دەنووسم، دیسان چارەکەی دەینمە خوارێ، دەستکاری ناکەم جارێ. هەنگاوی دووەم کۆ هەیە، کەم هەیە، دابەش هەیە، دابەشەکەی ئەنجام دەدەم، کەواتە هەفتەکە دەستکاری ناکەم، هەشتەکە دەستکاری ناکەم، هەشتەکەی دی ئەنجام دەدەم، هەشت دابەش 4 ئەو کردارەی ئەنجام دەدەم. 8 دابەش 4 دەکاتە چەند؟ یەکسانە بە 2 دەنووسم 2. هەنگاوی سێیەم 7 و هەشتەکەی کۆ دەکەمەوە دەکاتە 15 یەکسانە بە 15. کەمەکە وەکو خۆی دەینمە خوارێ، دووەکەش وەکو خۆی. هەنگاوی چوارەم 15 کەم 2 یەکسانە بە 13 کەواتە ئەنجامەکە یەکسانە بە 13. ئەگەر بەهات بە بە شێوەیەکی دی دروستم کردبا نەیدەکردە 13. ئەگەر بەهات بە ڕیزیەتی کردارەکانم نەپارێست بە، بۆ وێنە ئەگەر بەهات بە 7 و 8م یەکەم شت کۆ کردبایەوە، 7 لەگەڵ 8 دەیکردە 15. ئەوجا کەم 2 توان 3 دەکاتە 8 ئەوجا دابەشی 4. پاشان ئەگەر 15ی کەم 8 بکەم دەکاتە 7 دابەش 4 ناکاتە 13. هەڵەیە لەبەر هەندێ دەبی ڕیزیەتی کردارەکان هەمیشە بپارێزرێ. ئەگەر کەوانە نەبوو هێزەکەی ئەنجام دەدەی، ئەگەر هێز نەبوو جاران یان لێکدان، ئەگەر نەبوو کۆ، ئەگەر نەبوو کەم. واتە دواهەمین کردار کە ئەنجامماندا کرداری کەمکردنە، لێ دەرکردن. دواهەمین کردار کە ئەنجامدرا لێرە دواهەمین کرداری لێ دەرکردن. گەڕێمە لای پرسیارەکانم. پرسیاری ڕاهێنانی ئاراستەکراو بەهای بڕەکە بدۆزەوە. لێرە دیسان یەکسانی کردارەکان پەیڕەو بکەم، پێش هەموو شت دابەشەکە ئەنجام بدەم، ئەوجا لێدەرکردنەکە، کەواتە دەبی ئەو ژمارە 30 وەکو خۆی بنووسمەوە، کەم وەکو خۆی بنووسمەوە، ئەوجا 15 دابەش 3 5 لە هەنگاوی دووەم 30 کەم 5 یەکسانە بە 25. بچینە لای پرسیاری ژمارە 4. دیسان لێرە کەوانە پێش هەموو شتێک 5 توان 2 وەکو خۆی بنووسمەوە، کەم وەکو خۆی بنووسمەوە، ناو کەوانەکەی ئەنجام بدەم، 40 دابەش 4 یەکسانە بە 10 دەنووسم 10.
ئەوجا ئەو دابەشەی بینمە خوارێ بنووسمەوە لێرە، دووەکەش بنووسمەوە. هەنگاوی دووەم هێزەکە توانەکە ئەژمێر بکەم. 5 تواندوو واتە 5 جاران 5 یەکسانە بە 25 کەم 10. دەتوانم هەر یەکسەر لێرە لە هەمان هەنگاو 10 دابەشی 2 بکەم، یان لە هەنگاوی دووەم 10 دابەش 2 یەکسانە بە 5. ئەوجا 25 کەم 5 یەکسانە بە 20 واتە بەهایەکە بووە 20. ئەوە تەواو بوو. چمە لای پرسیاری ژمارە 5. لێرە کەوانە نییە، کەواتە توانەکە شیتەڵ دەکەم. 5 جاران 5 25. ئەو کۆیە وەکو خۆی دەنووسمەوە، پاشان 10 تواندوو دەکاتە 100. ئەویش دەنووسم، هەردووچیان توانن، هەردووچیان ئەنجام دەدەین. 100 لێرە. ئەوجا دابەشەکەی دەنووسم، 25ەکەی دەنووسمەوە، کەم 1 دەنووسمەوە. ئێستا ئەو دابەشەی ئەنجام دەدەم، واتە 25ەکە وەکو خۆی دەبی بنووسمەوە، کۆیەکەش وەکو خۆی بنووسمەوە. 100 دابەش 25 دەکاتە 4. ئەو کەمەی وەکو خۆی بنووسمەوە، یەکەکەش وەکو خۆی بنووسمەوە. هەنگاوی پاش ئێستا ئەو 25ەی کۆ دەکەمەوە لەگەڵ 4 دەکاتە چەند؟ 29. ئەوجا 29 کەم 1 لە هەنگاوی پاش ئێستا 29 کەم 1 دەکاتە 28 واتە بەهایەکە یەکسانە بە 28. لێرە ئەوە باسی ڕیزیەتی کردارەکانە و دیتنەوەی بەهایەکانە و ئەژمێرکردنە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە ڕاهێنان و شیکاری پرسیارەکان لەوانەی داهاتوو شیکار و شیتەڵ دەکەم. هەتا ئەو کات هەر خۆش بی.